ئێرە بازاڕی چەکفرۆشی هەولێرە. لێرەدا زیاتر لە 100 کەپر هەن کە جۆرەها چەک و تەقەمەنی دەفرۆشن و زیاتر لە 200 هاوڵاتی شاری هەولێر لێرەدا بژێوی ژیانیان دابین دەکەن. لەم بازاڕەدا نرخی چەکەکان لە 200 دلارەوە دەستی پێدەکات تا دەگاتە 2000 دلاری ئەمریکی و زیاتریش ئەم چەکانە لە وڵاتانی رووسیا، بەلجیکا و ئەمریکا دروستکراون و زیاترین خواسیش لەسەر دەمانچەی جۆری کڵۆکە. ئەو چەکانە زیاتری رووسیا و زمانی قەدیمە مایتەوە لێرە دەورانەکە وەکو لۆمان بێ لە هیچ شوێنێک نایە بێبەس دەورانەکە لەو دەست بووە و دەست دێت و دەڕوا و دەکڕێ و دەفرۆشێرەوە. نرخەکان لە 200 دلار تا 20 وەرەقەیە لە 2 وەرەقە تا 20 یعنی حەسەب چەک و حەسەب دەمانچەوە. خواستەکە ئەوانەی هەرزانە زیاتر نرخەکانی هەرزان بێ خوازکی زیاتر لەسەرە. ئەم بازاڕە فەرمینیە و ماوەکی زۆریشە ئەم بازاڕە لەژێر چاودێری حکوومەتدا نەماوە. بەڵام فرۆشیاران دەڵێن کە بەبێ مۆڵەت چەک و تەقەمەنی نافرۆشنە خەڵکی ئاسایی مەگەر ئەوەی کە مۆڵەتی وەزارەتی ناوخۆی هەبێت و تەمەنی دەبێت لە سەرۆی 20 ساڵ بێت. ئەم بازاڕە لە دەرەوەی شاری هەولێرە ڕۆژانە لە کاتژمێر 3 نیوەڕۆ تاوکو 5 ئێوارە کراوەیە و کاسبکارەکانی ئەم بازاڕە داوا لە حکوومەت دەکەن شوێنی تایبەتیان بۆ دابین بکرێت و حکوومەت خۆی سەرپەرشتی و چاودێری بازاڕەکەیان بۆ بکات بۆ ئەوەی کاری ئەوان یاساییتر و بێکێشەتریش بێت. ئاسایش چاودێریمانەکە 24 ساعتش لەگەڵمانە هەموو ڕۆژ ئاسایشمان لەگەڵەیە. هەر کابرایەک پێشمەرگە نەبێ کارمەندی ئاسایش نەبێ شورتە نەبێ چەکی پێ نافرۆشین زایدەن ئەوەی تەمەنی لە سەر و 20 ساڵ نەبێت چەکی پێ نافرۆشین. ئەگەر هات و کتابی ئاسایشی گشتیشی پێبی وەزارەتی ناخۆشی پێبی گومانمان هەبێ نایدەینێ لەژێر چاودێری ئاسایش تاکی دەکەین و ئینجا چەکی پێفرۆشین. ئەم بازاڕە تاکە بازاڕی چەک نییە لە هەرێمی کوردستان. بەڵام یەکێکە لە سەرەکی ترینیان فرۆشیارانی ئێرە داوا دەکەن کاریان ڕێک بخرێتەوە و چوارچێوی یاساییان بۆ دابنرێت بۆ ئەوی هەم بژێوی ژیانیان دابین بکەن و هەمیش کاری ئەوان کێشەی ئەمنی بۆ هیچ لایەنێک دروست نەکات.